دەگەڕێمەوە هەولێر و لە هەولێر وەرکشۆپێک لەبارەی بنیادنانی ئاشتی لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت کە پەیامنێرمان ڕێناس عەلی لە شوێنی وەرکشۆپەکە ئامادەیە. ئەم کاتت باش ڕێنازگار پێمان بڵێ ئامانج لە وەرکشۆپەکە چییە و کێن بەشدار بووان لە وەرکشۆپەکە؟ سۆڤان ئەمان چیم وەرکشۆپاوەیە کە هیچ نەبێ ڕوونکردنەوەیەک بدرێت لەسەر بنیادنانی ئاشتی لە هەرێمی کوردستانداوە لە ماوەی ڕابردوودا بۆ تەسپاندنی ئاشتی چی کراوە و حکوومەتی هەرێمی کوردستان تا چەندە لەو بوارەدا کاری کردووە بە بەشداری کۆمەڵێک لایەن هەم لە پەرلەمانی کوردستان هەمیش لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتی داد زانکۆی تی شکستاوە بە ئەم وەرکشۆپە. من سەرۆکی ئەمیندارانی زانکۆی بۆردی زانکۆی تیشکم لەگەڵای دکتۆری دریسادی کاک دکتۆرم کاتت باش و سپاس دەکەم. دەمێ بپرسم ئامانجی ئێوە لەم وەرکشۆپە چییە؟ بەڵێ زۆر سپاسان دەکەم. ئەمە ساڵانە 6 تا 7 کۆنفرانسی نێودەوڵەتی ئەنجام دەدەین زانستی، هەروەها دەیان وەرکشۆپ و چالاکی تر لە سمینار و ئەمانە. ئەمڕۆ ئەم چالاکیە بریتە لە وەرکشۆپێک کە تایبەتە بە ئاشتی بنیادانی ئاشتی لە هەرێمی کوردستان کە دەزان هەرێمێکی سەقامگیرە ئەگەر بەراورد ناکرێت بە ناوچەکانی تری عێراق بەڕاستی. هەروەها لێرە ڕەچاوی مافی مرۆڤ کراوە، ڕەچاوی هەموو نەتەوەکان کراوە کە هەر کەس با بڵین حەق و حقوقی خۆی وەرگری بەپێی مافەکانی مرۆڤ و ئەوانەی کە لە دنیادا باوە. بۆیە ئێمە دەبینین چالاکی ئێمە چالاکێکی زانستیە. لە وەرکشۆپی ئەمڕۆ پەرلەمانی کوردستان و حکوومەت بەشداریان تێدا کردووە جگە لە زۆر مامۆستای ئەکادمی کە توێژینەوە لەسەر ئەو بابەتە دەکەن بە هەماهەنگی هەموو لایەک. بێگومان ئەوە دەخینە ڕوو کە هەرێمی کوردستان هەر وەک دەزانن هەموو پێکاتەکانی تری عێراق لە زن و ناوەڕاست لە شوێنەکانی کە ڕووی تێدەکەن جێگایەکی ئارامە. هەروە ئەو هەموو کەمپی ئاوارەی کە هەیە لە هەموو ناوچەکان کە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە گەواهی ئەوە دەدەن کە ئەو هەرێمە سەقامگیرە ئاشتەوایی تێدایە و پێکەوە ژیانی تێدایە. بۆیە ئێمڕۆ ئەو توێژینەوانەی لێرە پێشکەش دەکرێت جەخت لەسەر ئەو بابەتە دەکاتەوە. زیاتر توێژینەوەکانتان لە بواری ئاشتیە یاخود پاراستنی مافی پێکاتەکانیشی تێدا ڕەچاو کراوە؟ بەڵێ هەردوو لایەنان لەسەر ئاشتیە و هەروەها ڕەساوی پێکاتەکانیش. یعنی لەو ماوەیدا کە داعش هات و هێرشی کرد و بە تایبەتی داعش و ئەوانی کەش کە لە ناوەڕاست و جنوبی عێراقەوە برا مەسیحیەکان ئەوانی کە پێکاتەکان کە ڕوویان لە هەرێمی کوردستان کرد چووکە ئاشتی تێدایە بەرقەرارەوە، هەروەها مافیشیان پارێزراوە. هەر بۆیە دەبینی ئەم هەرێمە هەرێمێکی سەقامگیرە لە هەموو ڕوویەکەوە. دکتۆری سپاس کە لەگەڵمان بوویت. زۆر سپاس. سۆڤان کەمێکی دیکە وەرکشۆپەکە دەست پێ دەکات بە بەشداری هەم وەزارەتی داد و هەروەها سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان بەشدار دەبن لەم وەرکشۆپەدا ڕوونی دەکەنەوە لە ماوەی ڕابردوودا چی کراوە بۆ مافی مرۆڤ و مافی پێکاتەکان لە هەرێمی کوردستانداوە چیش بکرێ بۆ ئەوەی زیاتر ئاشتی بنیادنرێ لە هەرێمی کوردستاندا کۆی ئەو توێژینەوانەی کە لەم وەرکشۆپەدا پێشکەش دەکرێت خوێندنەوەیان بۆ دەکرێت و هەڵستەنگاندن بۆ کۆی وەرکشۆپەکەش لە کۆتاییدا دەکرێت. سپاس بۆ هاوکارم ڕێناس عەلی لە هەولێرەوە.